بارسڵاوت لێبێ دیارە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران لە کاتژمێر 11 دەستی پێکردووە کۆبوونەوەکەی ئەنجومەنی وەزیران لەسەر چەند تەوەرێکە کە یەکێک لەو تەوەرانە شاندی حکوومەت یاریمی کوردستان بە سوورەکاتی مەسعود بەرزانی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا سەردانی وڵاتانی ئەوروپای کردبوو سەردانی ئەوروپای کردبوو و دەرەنجامی ئەو سەردانە وەکاری ئەو سەردانە چی بووە و لەگەڵ کێدا کۆبووەتەوە و چ کراوە بۆ هەرێمی کوردستان لەو سەردانەدا ئەمە یەکێکە لە تەوەرەکە لە تەوەری یەکەمی کۆبوونەوەکەی ئەنجومەنی وەزیراندا دەوە تەوەری دووەمیان تایبەت بە دانوستانەکانی نێوان هەولێر و بەغدا دەبێت و جێبەجێکردنی مادەی 11 لە یاسای بودجێ عراق بە چ شێوازێک دەبێت کە دوێنێ سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان خۆشی لە پۆستێکدا ئاماژە بەوە دەکات کە لەگەڵ سەرۆک وەزیران قسەی کردو و گەشتنەوەتە ڕێکەوتن بۆ نردنی بودجەی هەرێمی کوردستان ئەمە یەکێک دەبێت لە تەوەرەکانی گفتوگۆ لە نێو کۆبوونەوەکەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیراندا و ئایا کەی ئەو پارە دەگاتە دەست هەرێمی کوردستان شاندی دانوستانکاری هەرێمی کوردستان پێویست دەکات بۆ جارێکی دیکە سەردانی بەغدا بکاتەوە بۆی وردەکاری زیاتر وەربگرێت و هەروەها ئەو پێویستیانەی کە لەلایەن حکوومەتی عراقەوە دراوە بە حکوومەت یاریمی کوردستان و بە تایبەتی بە شاندی دانوستانکار کە دەبێت بخرێتە بەردەستیان ئەو پێویستیانە چین ئایا هەرێمی کوردستان ئامادەیە ئەو داتەوزانیارانە بە تەواوەتی بداتە دەستیان و ئەو شاندانەی کە لە بەغدا دەواتمون لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا سەردانی خاڵە گومریکەکان و ئافرۆکەخانەی نێودەوڵەتیەکانی هەولێر و سلێمانی کردووە بۆ چۆنێتی داهات و دەستێنانی داهات و ئەو داهاتانە بە شێوازێک دەست دەکەوێت هەموو ئەمانە لە بڕگەی دووەمی کۆبوونەوەکەی ئەنجومەنی وەزیراندا گفتوگۆی لەسەر دەکرێت بڕگەیەکی دیکە کا بڕگەی سێمە ڕژنووسی پرۆژه یاسای بودجێ هەرێمی کوردستانەکە تا ئێستا لە مانگی 6 تا ئێستا نەگەشتوتە پەرلەمانی کوردستان لە ئەنجومەنی وەزیران ماوەتەوە ئایا چ پێویستێکی پێیە ئەمە لە دوای ئەوە هات کە بڕیار وایە حکوومەتی عراق پارە بنێرێ بۆیە پرۆژه یاسای بودجە لەم چەند ڕۆژەدا ئەوەی کە زانیاریە لە پەرلەمانی کوردستانەوە کە بنێرێ بۆ پەرلەمانی کوردستان بۆ ئەی لێرە دەنگی لەسەر بدرێت و بخرێتە بەرنامەی کاری دانیشتەکانی پەرلەمانی کوردستانەوە بۆیە پێویستە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیراندا تەواوی ئەو کەم و کوڕیانەی کە لە نێو پرۆژه یاسای بودجەدا هەیە ڕەچاو بکرێت و قسەی لەسەر بکرێت و یەکلایی بکرێتەوە بۆی ئاراستی پەرلەمانی کوردستانی بکرێت و هەرێمی کوردستانیش بێ بە خاوەنی یاسای بودجە ئەمە یەکێکە لە تەوەرەکان لە کۆتا تەوریشدا خستنە ڕووی دەوامی فەرمانبەران لە هەرێمی کوردستاندا کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووشدا ئەوە بڵاو کرایەوە کە حکوومەت یاریمی کوردستان سەرقاڵی ئەوەیە کە دەوامی فەرمانبەران ئاسایی بکاتەوە لە مانگەکانی داهاتوودا بۆ ئەوەی کە هەیە ئێستا هەندێک ڕۆژەیە هەندێک فەرمانبەر دەوام دەکات و هەندێک دەوام ناکات دەوامەکان بە شێوەیەکی ئاسایی دەبێت و لە هەفتەیەکدا ئەو چەند ڕۆژێکەوە پێشتر هەبووە 5 ڕۆژەکە دەوام دەبێت فەرمانبەران بچنە دەوامەکانی خۆیان و لەسەر دەوامی خۆیان بەردەوام بنەوە کە فەرمانبەری هەبێت 2 ڕۆژ بڕۆیان 3 ڕۆژ نەڕۆیان ڕۆژێک بڕۆ ئەمانە هەموو هەڵدەوەشێتەوە ئەمانە گفتوگۆی لەسەر دەکرێت لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیراندا بەڵام بەمەرجێک کە حکوومەت یاریمی کوردستان بتوانێت لە مانگەکانی داهاتوودا لێبڕینی موچە و ئەو پارەیە کە بەناوی پاشەکەوت یاخود لێبڕینی موچەوە هەیە هەڵی بگرێت لەسەر موچە خۆرانی یاریمی کوردستان ئەمە زانیاریەکان و ئەمە تەوەرەکانی کۆبوونەوەی ئێستا ئەنجومەنی وەزیرانە کە لە نێو کۆبوونەوەکە تا ئێستش بەردەوامی هەیە. بەڵێ هێرش سپاس.